سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەم جارەش هاتمەوە ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی نوێی داپیرە. وەک هەمیشە مناڵە جوانەکان لە لای من ئامادەن و ئێستا یەک بێن مناڵەکان ئەناسێنین. بەخێر بێن. زۆر باشە، چەند پێم خۆشە هەمووتان پێکەنن، دڵتان خۆشە. جا من نازانم ناوتان چێ، بە یەک بێت هەمووتان بناسم. سەرەتا لە تۆ دەست پێکەم، مایکەکە بگرە باوانەکەم. لاوی کاکە لاوی بەخێر بێ. خۆش بێ. باشە کاکە لاوی تۆ تەمەنت چەنە؟ 8 ساڵی. لەگەڵ خوێندنەکان تا باشی؟ بەڵێ. زۆر باشە، هەمیشە هەوڵ بەبا زۆر باش و باشبی بۆی کە سەرکەوتنێکی باش بەدەست بێنی. ئەنجا بزانی ئەم گوڵە جوانەمان ناوی چە؟ مایکەکەی بەرێ. نام شۆخە. شۆخە؟ بەڵێ. شۆخەیان بەخێر بێ. شۆخەیان تۆ شەر وەکو ئەو تەمەنە 8 ساڵە؟ زۆر باشە. ئەی ڕۆژانە بە چێوە سەرقاڵی؟ بە کاری خوێندنی قوتابخانەکەم. ئەی ئافرین، زۆر باشە. لە خوێندنە زیرەکی؟ بەڵێ. ئەی ئافرین. ئەنجا بزانین ئەم کاکە جوانە ناوی چییە؟ ئاروان. ئاروان. کاکە ئاروان بەخێر بێ. ئاروانگیان تۆ تەمەنە چەنە؟ وەڵڵاهە 8 ساڵی؟ ئەڕۆڵە. ئەی زۆر باشە. ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ خوێندنا چۆنی زیرەکی؟ ئەڕۆڵە باشم. ئافرین. ئەبێ هەمیشە خوێندنەکان زۆر گرنگ بن بەلامانەوە بۆ ئەوەی کە بتوانین لە داهاتووە ئەو شتی کە ئەمانەیە بەدەستی بهێنین. اینجا بزانین ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ نام لیا. لیاگیان. لیا بەخێر بێ. خۆش بێ. لیاگیان، من ئەو بینم تۆ زۆر پێەکەنی تو دڵە خۆشە. ئەتوانم بزانم بۆچی دڵ خۆشە؟ لەبەرم ناتمم کەناڵە خۆشە. ئەی ئافرین، یاخوا بەخێر بێ. ئەم کەناڵە کەناڵی ئێوەیە، بێگومان ماوەی مناڵان تایبەتە بە ئێوە. هیوادارم کە هەمووتان سوودی لێ ببینن. ئەنجا بزانین هاوڕێکی کە و ناوی چییە؟ ناو ئارۆ. ئارۆگیان. ئارۆ تەمەنت چەنە؟ 8 ساڵی. زۆر باشە. ئێوە هەمووتان لێ قوتابخانە ئەخوێنن؟ بەڵێ. زۆر باشە، یاخوا بەخێر بێن، تەمەند درێژ بن. ئەی تۆ پێم بڵێ حەزە بە چ وانەیەکە بە زۆری؟ کوردی. زۆر باشە. کوردی وانەیەکی زۆر خۆشە و زۆر تایبەتە و بەڵام لەگەڵیشە گرنگی بەوانەکانی تریش ئەبێ. ئادی بزای ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ ئیلینا. ئیلینا گیان. ئیلینا ناوێکی زۆر خۆشە. تۆ کێ ناوی؟ دایک یا باوکە؟ لا خاڵەزای باوکم. خاڵۆزای باوی. زۆر باشە. دەی تەمەند درێژ بی، ناوێکی زۆر خۆشە. تۆ لەگەڵ خوێندنا چۆنی؟ باشم. ئەی لەگەڵ چیرۆک خوێندنەوەیە چۆنی؟ حەزم لێ زۆریش. زۆر باشە. کەسەیە چیرۆکە بۆ بخوێنێتەوە؟ خۆشم دەزانم و خوشکەکەشم دەزانم. ئەی ئافرین، تەمەنی خوشکەکەشە درێژ بێ. ئاتی بزای ئەم کوڕە جوانە ناوی چییە؟ ناو سانە. سان؟ کاکەسان. کاکەسان تۆش هەر وەکو هاوڕەکانە تەمەنە 8 ساڵە و لە پۆلی؟ سێ. ئافرین. ئەی تۆ لەگەڵ خوێندنا چۆن؟ ماویش باش. ئەی ئافرین. بەردەوام وانەکانی قوتابخانە ئەبێ لە ماڵیشەوە جێبەجێ بکرێ. تۆ ڕۆژانە سەعیەکی وایە؟ بەڵێ. ئەی ئافرین، زۆر باشە. کەواتە من زۆر دڵخۆشم بە ئێوە کە هەمووتان بەتوانان ئایندێکی زۆر گەشتان تیابەتی ئەەکەم. هیوادارم کە هەمیشە سەرکەوتوو بن. جا تۆ توانی مایکەکەودا بنێ. چیرۆکی ئەم جارەی منیش لەسەر سوپرایزی ڕۆژی لەدایک بوونە. ئەنجا بزانین باسی جۆی ئەەکەین. جۆی کوڕێکی زۆر شیکەڵە بوو، بەڵام ڕۆژێکیان زۆر خەمبار بوو. لەبەر ئەوەی ئەم ساڵیش وەکو ساڵەکانی پێشوو دەرگای قوتابخانە بە مەبەستی پشووی هاوین لە ڕۆژی لەدایک بوونەکەیە داخرێت. کاتێک جۆی لە دەرگای قوتابخانە ئەهاتە دەرەوە، بە خۆی وت خۆزگە مانگێکی تر لەدایک ئەبووم. ئیتر کاتێک سواری پاسەکە بوون، بێن هاوڕێی جۆی بوو، لێی پرسی سڵاو جۆی، بۆچی ئەوە نەخەمبار دەرەکەوی؟ ئایا هیچ شتێک ڕوویاوە؟ جۆی بۆ چەند چرکەیەک سەیری کرد و دووبارە سەری دانەواند و هیچ شتێکی نەوت. بێنیش ئاوا بە هێواشی دانەیەکی پیا کێشاوتی دە پێم بڵێ تۆ هاوڕێی منی، با بزانم چی ڕوویاوە. بەڵام جۆی هیچ شتێکی پێنەوت. ڕێی کە لە پشت جۆی دانیشتە بوو، ئەویش هاوڕێی بوو، بانگی بێنی کرد بۆ لای خۆی و بە هێواشی پێیوت
هەفتەی داهاتوو ڕۆژی لەدایکبوونی جۆیە، بەڵام وەک هەمیشە ئەو ناتوانێت یادی لەدایکبوونی بکاتەوە چونکە دەرگای قوتابخانە داخرێ. هەموو ساڵێک بێن لە کۆتا ڕۆژی قوتابخانە و پێش دەستپێکردنی پشووی هاوین بەم شێوەیە خەمبارە بێت چونکە ڕۆژی لەدایکبوونەکەی زۆری نامێنێ. بێن بەخۆی وت کەواتە ئەمەیە هۆکاری خەمباربوونەکەی جۆی. پاشان بە زەردەخەنێک و سەیری جۆی کرد و خۆشیەک لەسەر دەموچاوی بێن بەدی ئەکرا. ئەو پلانێکی لە مێشکی خۆیان دانابوو، هەروەها بیری لەوا کردەوە چۆن ئەو پلانەی جێبەجێ بکە. بێن بە درێژایی هەفتەکە زۆر سەرقاڵ بوو. کاتەکانی هەمووی تەرخان کردبوو بۆ پەیوەندیکردن بە هاوڕێ و هاوپۆلەکانی جۆیەوە. لای هەمووان ڕوون بوو کە بێن پلانێکی گەورەی بۆ ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونی جۆی دانابوو. بێن تەنانەت لەگەڵ دایک و باوکی جۆی شەقسەی کرد. ئەوان نەک تەنیا دڵخۆش بوون بە پلانەکەی بێن، بەڵکو هەموویان پێی سەرسام بوون چۆن ئەم هاوڕێیە بەو شێوەیە بیری کردوێتەوە. لە کاتێکا بێن هەستا بڕوا بە دایک و باوکی جۆی وت کاتێک بەر لە چەند مانگێک من هاتم بۆ ئەم قوتابخانەیە هیچ کەسێکم نەئەناسی. جۆی تاکە کەس بوو کە هات بۆ لام و لە نزیکەوە بوو بە هاوڕێم. ئەو هەرگیز نەیهێشتووە من هەست بە نامۆی و بە کەسێکی تەنیا بکەم. ئەو بە هاوڕەکانی خۆی ناسان و وردە وردە منیش بووم بە بەشێک لە گروپەکەی ئەوان و بەردەوام تا ئێستا پێکەوە هاوڕێن. ئەمە کەمترین شتەکە من ئێستا بتوانم بۆ کەسێکی ئەوە نەجوان و دڵپاک و میهرەبانی بکەم. کاتێک جۆی لە ڕۆژی لەدایکبوونەکەیە لە خەو هەستا، سەرسام بوو بەوەی کە ژوورەکەی بە میزەڵان و وێنەی ڕەنگاوڕەنگ هەمووی ڕازاوەتەوە. جۆی وتی واو ئەوە چییە؟ لەو کاتەیە گروپێک لە کوڕ و کچی خۆیان هەموو کە هاوڕێی بوون و نزیکی بوون لە خزم و کەس و هاوڕێ و هاوپۆلەکانی خۆیان کرد بە ژوورە. هاواریان کرد سۆپرایز. جۆی زۆر دڵخۆش بوو لە خۆشیە پێکەنین و گریانی تێکەڵ کرد بوو. هەمووان گۆرانی هەموو ساڵێک بە خۆشییان بۆ ئەوت. ئەویش فوی لە مۆمەکان کرد و کێکەکەی بە چەقۆیەکی جوان قاش کرد. جۆی نەی ئەزانی چی ئەم سوپرایزە تایبەتی بۆ کردووە، بێنیش هیچ شتێکی نەدەرکان بۆ ئەوەی کە نەبێتە ئەوەی کە بڵێ شتەکەی یاوەتەوە بە چاویە. بێن ئامادە نەبوو کە بڵێ من کردومە یان کەسێکی کە کردوێتی. جۆیش زۆر حەزیە کرد بزانێ کێ کردوێتی، بەڵام لە کۆتاییە سوپرایزێکی زۆر جوانیان بۆ کرد و ئەو ڕۆژە هەتا درەنگ هەموویان سەمایانە کرد و گۆرانی خۆشیانەوت و دایکیشی چێشتونانێکی جوانی بۆ ئامادە کردبوون هەمویان پێکەوە لەسەر سفرەکە نانیانە خوارد. ئیتر بۆیە ئەو ساڵە جۆی خەمباریەکەی نەما چونکە سوپرایزێکی زۆر جوانی بۆ کرابوو. ئەنجا کاتێک پاداشتی چاکەی کەسێک ئەیتەوە هیچ پێویست بەوە ناکە کە ئاماژەی پێ بکەیت و باسی بکەیتەوە. چیرۆکەکەی جۆی کۆتایی هات، بەڵام پرسیارەکانی من بۆ ئێوە کۆتایی نەهاتووە. ئێستا سەرەتا ئەمێ بزانم چەند کەس سوپرایزی بۆ کراوە. یادی لەدایکبوونی بۆ کراوە. زۆر باشە، زۆر زۆر باشە. ئێوە هیچ کاتێک سوپرایزتان بۆ هاوڕەکانتان کردووە بۆ ڕۆژی لەدایکبوون یا دیارەکتان بۆ بردوون؟ باشە، ئادی مایکەکە بە بۆ با پرسیارێکی لێ بکەم. مایکەکە بە هاوڕێکە و ئافرین. ئادی بزانم تۆ چی کردووە لە ڕۆژی لەدایکبوونی کیا و چی بۆ بردووە؟ ڕۆژ دایکبوونی ڕەفیقەکەمە ڕۆژ دایکبوونمان بۆ کرد، دیاریمان بۆ برد و دڵخۆش بووین. ئەی ئافرین، زۆر زۆر خۆشە کە کاتێکە هەستەکەی تۆ ئاگاداری شتێکیت مەسەلەن یادی لەدایکبوونی خۆتەیە بۆنێکێ، بەڵام هەز ناکەی کە کەسێک ئەو یادەزانێ. لە ناکاو سێرەکەن کەسێک سوپرایزێکی جوانتان بۆ ئەکا. چەند کەس حەزی لە کێکی عیدی میلادە؟ ئای هەمومان حەزمان لێتی. جابا من شتێکی خۆشتان بۆ باسکەم. من کاتێکە مناڵ بووم زۆر یادی لەدایکبوونم بۆ ناگرا، بەڵام کاتێ تۆزێ گەورە بوو بووم لە شوێنی کارەکەم ڕۆژێکیان وتیان کۆبوونەوەمان هەیە. کاتێک لەگەڵ هاوڕێکم چوم
گوایە کۆبوونەوەمان هەیە کە خۆم کرد بە ژوورە هەمووی کردی بە چەپڵە ڕێزان و گۆرانی وتن ئەمنیان کێکی جواندا نابوو ئێستاش ئەو ڕۆژە لە یادگاری منا ماوەتەوە بۆیە ئەو کاتانی کە ئێوەش هەر شتێکی واتان بۆ کرێ دڵنیا بە کاتێک گەگەنە تەمەنی ئێمە بیر لەو ڕۆژە خۆشانە ئەکەنەوە زۆر باشە. بەڵام پرسیارێکی کەم هەیە چیکە لەم چیرۆکەوە فێربووم بێجگە لە سوپرایز و عیدی میلادەکە لە کۆتایە من ئاماژەم بە شتێک کرد بزانم کێ بیرێتی ئادی مایکەکە بەبە ئەو سێریکە ئەڵێ کاتێک کە هاوڕێکەی جۆی بێن بوو لەبەر ئەوەی کە بیری لەوە کرد بۆ کاتی خۆی کە چوو بۆ قوتابخانە جۆی باشترین کەس و یەکەم کەس بووە کە چاکەی لەگەڵ کردووە بۆ بە هاوڕێ و بە هاوڕەکانی کەی ناسانوە ئەویش لە بەرامبەر ئەوەیە ئەو سوپرایزە جوانەی بۆ کرد بەڵام لە کۆتاییە نەیوت من کردومە بۆچی چونکە ئەدی بزانم لەبەرەوەی گردی بە سوپڕایز بووی ئافرم لە هەمان کاتیشە پێویست ناکە کاتێک کەسێک چاکەیەکت لەگەڵەکە و تۆ چاکەکەی لەگەڵ ئەەکەیتەوە پێویست ناکە باسیکەیتەوە چونکە تۆ لەبەر خاتری ئەوە کردوتە کە کەسەکە و خۆشەوێ و لە هەمان کاتیشا بە وەفای بەرامبەر بۆ چاکەی کە هاوڕێکت یان کەسێکی نزیکت یان هەر کەسێک لە خێزانەکەتە بۆتان ئەکا زۆر باشە چیرۆکەکەی ئێمە چیرۆکێکی خۆش بوو وایە هیچ کەسێک پرسیاری نییە لە منی بکە باشە کەواتە ڕۆژی تۆ ناوچی بوو ئادی مایکەکەی بەرێ شۆخەگیان منیش وەکو داپیرە لە ئێستاوە پیرۆزبایی ڕۆژی لەدایک بوونە لێ ئەەکەم هیوادارم تەمەنە درێژ بێ تەمەنێکی زۆر پڕتەندروست و زۆر خۆش بە ڕێبکەیت و سەرکەوتوبی لە هەموو بارەکانی ژیان تا چیرۆکەکەی من کۆتایی هات هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن یادی لەدایکبوونی هەر کەسێکتان پیرۆز بێ کە پێشتر هەبووە یاخود لە داهاتوە هەیە و دیاری مناڵپارێزی کوردستانیش گۆڤاری پەپولێ بۆ مناڵە چاوگەشەکان کۆمەڵێک بابەتی بە سوودی تایە کە ئەتوان بیخوێنەوە و سوودی لێ ببینن. مناڵە ئازیز و خۆشەویستەکان چیرۆکەکەی ئەمڕۆی داپیرە کۆتایی هات بەڵام لە ئێستاوە پیرۆزبایی یادی لەدایکبوون لە هەر مناڵێکی چاوجوان و هەر کەسێکتانەکەم کە لە دوای چیرۆکەکەی من یادی لەدایکبوونێتی یاخود پێشتر یادی لەدایکبوونی بووە هەتا چیرۆکێکی نوێ و بەرنامەیەکی نوێی ماوەی مناڵان بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش.